بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، ئەنجومەنی دادوەری هەرێم، ئەنجومەنی شورای هەرێم، حەزب و لایەنە سیاسیەکان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، دەستگاکانی ڕاگەاندن. سڵاوێکی گەرمی نیشتیمان پەروەرانە. بەڕێزان، ئێمە لە تۆڕی پاراستنی نیشتیمان لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خاک و نیشتیمان و بەرژەوەندی گشتیەکان هەستاوین بە جوڵاندن و زیندووکردنەوە و هێنانەوە بەرباسی پرۆژە یاسایەک تایبەت بە یاسا و مافەکان، ئەویش پرسی دەستووری هەرێمی کوردستانە. بەڕێزان، وەک هەموو لایەک دەزانن لە هەبوونی دەستوور پرەنسیپە سیاسیە بنەڕەتیەکانی وڵات دەستنیشان دەکرێن و ئەرک و دەسەڵاتەکانی حکوومەت دیاری دەکات، هەروەها ئەرک و ماف بۆ هاوڵاتیان دیاری دەکات و دەیچەسپێنێت. ئاشکراشە دەستوور بەدایکی یاساکان و یاسای باڵا ناسراوە، بە پێویستیەکی حاشا هەڵنەگر لە هەر دەوڵەتێکدا دادەندرێت، بە تایبەت لە وڵاتانی کە لە خۆناغی گەشەسەندن و پێشبەچوونی دیموکراسیانەدان. وەک لای هەمووان ڕوون و ئاشکرایە ئێستا لە هەرێمی کوردستان خاوەن ڕەشنووسێکی دەستوورە کە بە هاوکاری گشتی نوتوێژەکان نووسراوە لە 24/6/2009 لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ کراوە. بەڵام بەداخەوە ئەم ڕەشنووسە وەستێنراوە تا ئێستا نەتوانراوە کاری پێ بکرێت لەبەر هەر هۆکارێک بێت. بۆیە ئێمە لە تۆڕی پاراستنی نیشتیمان داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان و کەسایەتی ئەکادمی و سیاسی و نیشتیمانیەکان دەکەین، بە تایبەت ئەم شوێنانەی کە ناویان لەسەرەوە یاداشنامەکەدا هاتووە کە بە جددی و هەستی بەرپرسیارانە بێنە سەرخەت و گفتوگۆ بۆ دووبارە جوڵاندنەوە و چەسپاندنی دەستووری هەرێمی کوردستان بکەن، دەستوورێک کە لە پێناو بەرژەوەندی باڵاکانی وڵاتدا بێت. بژی کورد بژی کوردستان بەڵێ بۆ چەسپاندنی دەستووری هەرێمی کوردستان.